بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لواني أمريا باسكي خاوينيكين بزانين پیغمبری خوا صلی الله علیه و سلم چی فێر کردوین لە خاوێنیە لە پاکژیە. مێشکە بەرەوە 1400 ساڵ لەمەوە پێش پیاوێک لە بیابانێکە خوای گەورەی کا بە پێغمبەر و هەڵێ بژێرێ ئەبێت چی پێبێ بۆ بەشەریەت هەتاوەکو ڕۆژی دوایی. سەیرە ئەو پاکژەیە کە ئێستاکەنە ئێمە فێری بووین و ئێمە ئەیزانین و ئێمە خۆمان پێوە گرتووە بە نێوەناوچەڵیش بێ. زۆر لە پاکژی ئەوروپا چاکترە کە طب و تەندروستیمان لێوە هێناوەتەوە. ئێستاشی لەگەڵا بێ ئەوروپا ئیمانی بۆ پاکژیە نییە کە ئێمە ئیکەین، ئیمانی بۆ نییە کە ئێمە خۆمان لە پیسی و لە میز پاکەینەوە جارێکی تر. بەڵێ ئەوانە بینیت هەموو سەر ئاو هەموو ئیشەکانیان لەسەر ئەوەیە کە بە کلێنسێک ئەو پەڕی خۆیان پا بکەنەوە، یاخود خوا نەخواستە کە ئەچیتە مەتاڕەکان و شوێنە گشتەکانیانەی بینی کابرا لەسەر مەخسەلەیەک زنجیرەکەی کاتەوە و میزەکە کات و بەبێ ئەوەی کلێنیسیش ئەمجارە بەکاربێنێ ئەمجارە بە میزەکەوە جلەکەی داخاتەوە و یەتە دەرەوە کۆی هیچ نەبوو بێ. ئەم بۆن و بەرامەی کە لەوێ دێ لای خۆمان الحەمدوللا لەوە ئەچێ لە مناڵێکی سەر بێشکەمان نێت شانازیش بەوە ئەکەین کە دینەکەی ئێمە وای فێر کردوین کە چۆن خۆمان پاکەینەوە و چی بکەین. بۆیە ئیبن بەطوتە لە زەمەنی خۆیان کە باسی ڕووسیەکانەکە فەرمێ شعبێکی پیسن، بەڵێ شعبێکی بەغیرەتن، ئارەخۆرن، سەرخۆشن، غەدرەکەن، بەڵام ئەفەرمێ پیسی و میز لە خۆیان دوور ناخەنەوە. پێی سەیرە چکە شتی وای نەبینیوە. ڕووسیای قەیسەری کە وەسفی مەلیکی لویسی چواردەیەمەکە ئەفەرمێ بۆنی لە بۆنی حەیوانی چێوی ناخۆشترە. بۆیە سوبحان الله بە دوای ئەمەشا عوتوری فەڕەنسی داهات. چۆن؟ بۆ ئەوەی کە ئەو بۆن و بەرامە و ئەو پیسیە خەڵک بۆنی نەکا یاخود کەڤەریکەن یاخود ڕووپۆشیکەن بە شتێکی تر بۆنەکانیان پڕ کرد و بۆنەکانیان بوو بە بۆنێکی نەوعی بۆ ئەوەی کە خەڵک هەست بۆ نەکا کە ئەمانە خاوەنی حەمام و خاوەنی جێگە و خاوەنی خۆشتن و خاوەنی پاکژی نین. بۆیە بەڕێزەکانم بە شانازیەوە ئەڵێن موسڵمانان ئەوانە بوون کە حەمام و سەر ئاو دەستیان بردە ئەوروپاوە. حتا ئیساکە نەشی لەگەڵا بێ کە ئەڵێی باث ڕۆم یعنی ژووری خۆشتن یاخود حەمام یاخود سەر ئاو لە ئەوروپا لە چیەوە هاتووە؟ لە محەممەدی باثی هندیەوە هاتووە کە کاتی خۆی بە سەردان چۆتە ئەو مەنتەقەیە بینیوێتی ئەم شتانیان نییە ئەم ژووری بۆ دروستکردون. توانەمە ژوورەکەی محەممەدە، ژوورەکەی باثە کە ناوی محەممەدی باث بووە. باشە کەواتەی ساکەنە کاڵێن باث ڕۆم الحەمدوللا ئەمە لە موسڵمانەکانە وەرگیراوەتەوە. ئێستاشی لەگەڵا بێ خۆشەویستەکانم ئەوروپا ئەمانە زۆر تەرویج پێنادا و زۆر بە قورس و بە سەنگینی نەگرتووە. بۆیە بینیت پیسایەکانیان هەر بە کۆمیانەوە ئەمێنێتەوە ئەمەشە تووشی خروشان و ئاڵۆشێکیانەکە لە کۆمیانە، تووشی مشکلی ئەمەیانەکە، تووشی بۆنێکی ناخۆشیانەکە، تووشی تەشەقق و تووشی قڵیژ بردن و درزی کۆمیانەکە کە ناو ئێمەیە زۆر کەمە، تووشی ئیلتیهاباتی میز و مەجاری بۆلیانەکە کە ئەمە لە بەحسێکا دەرکەوتووە. ئەو ئافرەتانی ئەو مناڵانی ئەو تەڵەبانی کە خۆیان پاکەنەوە زۆر جیاوازن لەو تەڵەبانی کە خۆیان پاناکەنەوە حتا لە ئیلتیهابی میزەکەیانە. بۆیە بینیت ئیسلام ئەمەی بە تەواوەتی گۆڕیوە. بۆ چکە ئیسلام پشت نابەستێ بە ویقایە و خۆپاراستنی ئەوروپا تاشتی لە وەرگرت بێ، بەڵکو ئەبێ ئەوروپا 100 ساڵی تر 200 ساڵی تر بگاتە ئەو قەناعەتەی کە بەکارهێنانی ئاو لەسەر ئاوەکانە کە کورد پێڵێ سەر ئاو کە کورد پێڵێ ئاو دەست. ئەبێ ئەوروپا پاش چەند ساڵێکی تر فێر بێ ئەم سەقافەتە بۆ خۆی بڵێ وەکو چۆن ئەڵێن ئێمە شانازی بەوە ئەکەین کە موسڵمانان فێریان کردین چۆن خۆمان پاکەینەوە و چۆن جلوبەرگمان خاوێنکەن و چۆن خۆمان بگۆڕین و چۆنەوە بکەین. ئەمە بە احترافی خۆیان ئیسلامی شەفێرمانەکە هەل لە یەکەم هەنگایەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وحی بۆ دێ خوای گەورە پێیە فەرمێ یا ئەیها المزەمل یاخود یا ئەیها المدەثر کە ئەم دوو سوورەتە دوای ئیقرائیەنە خوارەوە بدوايا وثيابك فطهر. أي محمد لا شد خاوينك خواه يوم زاني باسي اشتيكي قوراء كينا أما قوريا تصور نكي أما بشوك به
یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بیدایەتی پێغەمبەرایەتیەوە خوای گەورە فێریەکە ئەبێ لاشەوتە دروست بێ، ئەبێت جلەکانە خاوێن بن، چونکە ئەمە ڕنگدانەوەی توێ ئەو محەممەد خەڵک بەم چاوە سیرتەکە. گە جلەکانە خاوێن نەبوو پێستت خاوێن نابێ، لاشەت خاوێن نابێ، لاشەت تووشی نەخۆشی و دەردەبێ. بۆیە ئەبێت یەکەم جار وەثیابەکە فەطەهیر، چۆن دڵە پاکیتەوە ئەبێ لاشەشت هەروە پاک بێ. بۆیە ئەبینی یەکەم شتێک کە دەستی بۆ بی لە کتابی فقیە بۆ ئەوەی کە فێری بیت فقی چی ئەزانن؟ یەکەم باب لە کتێبەکانی فقی ئێمەیە بەبێ ئیستیسنا چییە؟ باسی حەجەوە، نێشکە حەج جۆر گەورەیە، ئەوەڵا بێ باسی نوێژ، باسی تەهارەیە. یەکەم باب بەبێ منافیس بابی تەهارەیە، ئینسان ئەبێ پاکش بێ، ئەبێ خاوێن بێ. ئیسلام چۆن فێری کردوین خۆمان پاکەینەوە، اینجا ئەچی بۆ بابەکانی تر. واتە ئەگەر بێرەنەیە تێنەپەڕیت وەکو کەسێک وایە کە تازە موسڵمان نەبێ، ئێستا موسڵمان بوو بێ پێڵی بچۆ خۆ بشۆ، اینجا شایەتمان بێنە، اینجا دوورکان نوێش بکە. سبحان الله، ئیسلام ئەو نە ئەم پاکژەی بە گەورە گرتووە. فعلەنیش بۆ خۆی گەورەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناوێ بە ئەفەرمێت الطهور شطر الإيمان، ئەفەرمێ خاوێنی نیوەی ئیمانە. بۆ چونکە هەتا تۆ خاوێن نەبی، هەتا وەکو لەشگرانەکە و بە خۆشتن لە کۆڵ خۆ نەکرد بێتەوە، هەتا وەکو دەستنوێژە نەگرتە بێ لاشۆ خاوێن نابێ و پاکش نابێ و ناتوانانی بچیتە نوێژ و عیبادەتەکانی تریشەوە. سبحان الله. بۆ خۆشەویستەکەم تازە عیلم سەلماندوێتی کە لەسەر هەموو سانتیمەترێک و ملیمێکی خانەی ئینسان، لاشەی ئینسان، پێستی ئینسان میکرۆب هەیە. ئەبینیت لەسەر 1 سانتیمەتر، ئەوە سانتیمەترێکە دووجا تەسەورەکەن چەند میکرۆب هەبێ لەسەر ئەم سەرە پەنجەیە؟ 10,000 بۆ 100,000 میکرۆب وجودی هەیە ئێستا لەسەر ئەم پەنجەی منەژی. سبحان الله. ئەی لە بنباڵە، ئەی لە بڕانە، ئەی لە ناوکە، ئەی لە شوێنە تەڕ و بڕەکانە نزیکی 10 ملیۆن میکرۆب ئەژی لە 1 سانتیمەترە. ئەو نە هیچی تر. ئەمە بەچی پاکە بێتەوە؟ بەچی ئەشۆرێتەوە کوردوتەنی؟ بەخۆشتن کە خۆشت هەموو ئەم میکرۆبانە لاشە و دوورەکەونەوە لە 90% ئەمرێت و لێو دوورەکەوێتەوە، لە 100 ئەمێنێتەوە. دیارە ئەم میکرۆبانە زیان بەخش نین بۆ لاشە بە شەرتێ ژمارەیان لە ڕێژەی طەبیعی زیاد نەکە. ئەمانە میکرۆبی سودبەخشی پیاڵێن کە لەسەر لاشە ئەژین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ حق لله على كل مسلم أن يغتسل في كل 7 أيام يغسل رأسه وجسده. خوای گەورە حەقی هەیە بەسەر بەندەکانیەوە کە ئەمریان پێ بکات کە هەموو هەفتەیەک بەلانی کەم و جارێ خۆیان بشۆن و سەر و لاشیان بە تەواتی بشۆن. بۆی کەس نە لە وەڵا باسی سەرەکەیان بڵێ هەردووکی پێغەمبەری خوا فەرمێ رأسه وجسده، سەری بە لاشەکەیەوە ئەبێ بشوە. ئەمە واجبێکە ئەگەر توانی زیاتریش کە، بەڵام مەیتر حەدی ئەو پەڕێتی ئینسانی موسڵمان ناتوانێت لە هەفتەیە بترازێ و خۆی نەشت بێ. بەڵێ خۆشەویستەکانم، ئەم ئومەتە کە بەم پاکژیە خوای گەورە هێشتوێتەوە شتێکی پێوە تێپێوتێ ئیستینجا یاخود ئیستیجمار. ئیستینجا چیە؟ ئەوەیە کە ئینسان بە ئاو خۆی پاکاتەوە. ئیستیجمار چییە؟ ئیستیجمار ئەوەیە کە ئەگەر ئاوە دەست نەکە و بە ناچاری بە بەرد خۆ پاکەیتەوە. واتە ئێمە حتا لە کاتی ناچاریشا پەنا نابینە بەر وەرەق، پەنا نابینە بەر ئەو کاغزەی کە بەکارهێنێ لەسەر ئاو ڕۆژاوایەکانە. ئاو بەکارهێنین، ئەگەرنا بەرد بەکارهێنین کە مادەیەکی ڕقتر و پاکشکەرەوەترە بۆ لاشەی ئینسان. برایەکمان هەیە لە شیفیلد بۆی جێڕامەوە، فەرمی داوامانە کرد لە جامعەی شیفیلدا، باسی ئەوەمان کرد کە موسڵمانێک هەستا وتی ئێمە تاکە قەومێکین کە بە ئاو خۆمان پاکەینەوە لەسەر ئاوەکانە. کابرایەک وتی ئەو دینە چییە کە ئەمر بە خۆپاکردنەوە ئەکا و ئاو بەکارهێنێ؟ وتمانەمە ئیسلامە. توانن فێریم ئیسلامە بکەن؟ بەڵێ. وتی کتێبماندایە و پاش 3 ڕۆژی تر هاتەوە موسڵمان ببوو. ئەوەی غەریب بوو لە مۆزوعەکەیە، دوایی بۆمان دەرکەوە ئەم پیاوە پرۆفیسۆرە لە جامعەی شیفیلد. سبحان الله. ئەو نەپی معجبە بەم ئیشە، ئەو نەپی معجبە بەم خاوێنیە
ئەسڵەن دینەکەی بۆ ئەگۆڕێ بەس لەبەر خاوێنی و پاکژی یەتە ناو ئیسلامەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ تەنەزەهوا من البول فإن عامة عذاب القبر منه. خۆتان لە میزە چۆرکێش پارێزن، خۆتان لە میز بپارێزن کە بەجلەکانیشتانەوە بێ، چونکە زۆربەی عەزابی قەبر بەمەوەیە. باوکی من، میز نەجیسە، پیسە، نەجەسیش بەچی پاکە بێتەوە؟ بە ئاو پاکە بێتەوە. پێم سەیرە خەڵکێک باس لەوە ئەکا بە ناوی دینە وەڵامە چ میزە خۆمەوە. وەڵا برام شیرمۆزم بیستووە، زەڵا شیرمیزم نەبیستووە خەڵک تێکەڵی کاو بیخواتەوە. ئەمە لە چۆوە هات؟ میزی ئەو نەپیز بێ بەمایی عەزاب لە تۆیە. چۆن پەنا ئەبێ بەوەی کە بیخۆیتەوە؟ من نازانم ئەمە لە ئیسلامە هیچ ڕەبتێکی نییە و هیچ پەیوەندی و فڕێکی بەسەر ئیسلامەوە نییە. ئیسلام دوورە لەو شتانە. بەڵێ خۆشەویستەکانم، ئینسانی موسڵمان ئەمە تەعبێتی و ئەمە خاوێنیەتی و بەس وەکو نمونەیە کەڵین ئەو ئاوەی کە ئێمە بەکارهێنی لەوانەیە پێمان ئیسرافی پێمان زۆر بێ. ئەزان ئەمریکا هەموو ڕۆژە چەند لەفەی سەر ئاو بەکارهێنێ؟ لەفەی خواردن نا، لەفەی کلێنس و کاغەز. هەموو ڕۆژێ لە ئەمریکا 30 ملیۆن لەفە بەکارهێنرێ لولپێچ کە بەکارهێن. ئەزان بۆ دروستکردنی ئەم 30 ملیۆنە پێویستمان بە چەند ئاوە؟ پێویستمان بە 250 ملیۆن گاڵۆن ئاو. هەر ئاوەکە بەکاربێنە ئیتر بۆ کارەبا و بۆ مەصنەع و بۆ ئیش و کار و بۆ ماندووبوون و بۆ کرێکار و بۆ مەسرفێکی زیادە. من قەناعەتم وایە چەند ساڵێکی تر غەرب بەگاتەوە قەناعەتی کە فعلەن ئەوەی موسڵمانانی کەن ئەمڕۆ ئەسڵە و ئەوان ئەگەڕێنەوە بۆ ئەوە و من دڵنیام و چەند نەزەری خۆیان تاو لەو مۆزوعەیە ئەگۆڕن. بەڵێ خۆشەویستەکانم، دینی ئێمە ئەو نەئیتیمامی پێیاوە حتا تەبیبەکانیش ئەمڕۆ کە دێن لاشەی نەخۆشێک پاکەکەنەوە لە ئیلتیهابات و لە برین بە نۆرمەسەڵاین، واتە بە مادەیەکی ئاو و خوێ ئەیشۆن بۆ ئەوەی کە ڕێژەی میکرۆبەکە لەسەر لاشەی ئینسانەکە کەم بێتەوە و بتوان کۆنتڕۆلی نەخۆشیەکە بکەن. جا دینێک ئەگەر ئەمی فێرکردبین پێدوانە بێ لای خواوە نەبێ. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته.